لە 5 ساڵی ڕابردوودا بەهۆی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران دۆخی ئابووری ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ تاکو و ئەمڕۆژی لەگەڵدا بێت بەرەو خراپتر دەچێت بژێوی ژیانی خەڵک زۆر زەحمەت بووە لەلایەک داکەوتنی بەهای تومان بەرزبوونی ڕێژەی هەڵاوسان بێکاری هەژاری ئەمانە هەمووی کۆکراوەتەوە ئەمڕۆ دەبینین کە خەڵک بەشێکی زۆری خەڵکی ئێران ناتوان پێداویستەکانی ڕۆژانەیان بکڕن و بەشێکی زۆریان ئێستا نانە وشکە دەخۆن لە جاتیەوەی وەکو جاران یعنی خوانی ماڵەکانیان دەوڵەمەند بێ بە هەمە جۆرکردنی خۆراک لێرەدا بە تایبەتی لە سەرەتای ئەم ساڵ و لەگەڵ شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا دۆخی ئابووری ئێران خراپتر بوو لە بانەوە محەممەد مادی شارەزای ئابووری وەردەگرین کاک محەممەد ئەم کاتت باش سەرەتا محەممەد محمودی بەڵێ سەرەتا باسی دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین بۆی ئەو کاریگەریانەی کە لە ماوەی ڕابردوودا دروست بوون بە تایبەتی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان بێکاری و هەژاری لە ئێران دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن ئێستا؟ خزمەت بەڕێستان و بینەرانی تەلەڤیزیۆنی ڕوودا و تەلەڤیزیۆنی کوردستان 24 داوای لێبوردنمەیە دیارە بەهۆی ئەو هەڵاوسانەوە کە ئێستا لە ئێرانە هەیە بەو پێی کە ناوچەی کوردستانی ئێران یەکێک لەو ناوچانەیە کە کەمترین گەشە سەندوویی هەیە و کەمترین سەرمایەگوزاری لەسەر کراوە بەو هۆیە کە ڕێژەیەکی بێکاری زۆر لە ناوچانە هەیە بەداخەوە ئەگەر چی لە هەمووی ئێرانە هەڵاوسان بۆتە باعسی ئەوەی کە ئاستەنگێکی گەورە لە ژیانی خەڵقا دروست بێت دیارە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ناو کوردستانی ناوچەی ئێرانە بەداخەوە بە شێوەیەکی گشتی ژیانی خەڵق زۆر ئاستەنگێکی گەورەتر و زۆر پەکەوتوویەکی گەورەتری تیا دروست بووە. بەڵێ کاک محەممەد لەبارەی ڕێژەی هەڵاوسان ئەگەر ڕێژەی هەڵاوسان ڕێژەی هەڵاوسان لە تورکیا و ڕۆژهەڵاتی کوردستان لە چه ئاستێکدایە؟ ببورە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دیارە ئێمە ئەگەر بە پێوانەی ئەو پێوانە ڕسمیانە بەپێی ئەو پێوانە ڕسمیانە کە ئێستا لە ئێرانە بڵاوە بێتەوانە دیارە ئێمە چەند پاکتەر و چەند پێوەرمان هەیە بۆ دیاریکردنی ڕێژەی هەڵاوسان پێوانەیە کە هەڵاوسانی خاڵ بە خاڵیان نقطە بە نقطە دیاریەکات ئەمە بەپێی ئەو پێوانانە دیارە ڕێژەی هەڵاوسان بە شێوەی مانگانە چەندێک بەرزە بێتەوانێت نرخێکی دیاریکراوە بە بەپێی ئەوە کە لە 6 مانگی داهاتوە بەپێی 1 ساڵی داهاتوو یا بەپێی چەند ساڵەوە پێشەوانە ئەگەر بەراوردکرێ ڕێژە دیارە ئەتوانێت زۆر گۆڕانکاری بەرکراوانی ببێ و زۆر جیاوازە لەگەڵ یەکە ئێمە ئەگەر بین بەپێی ئەوە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردووە یان لە ماوەی نەورۆز تاوەکو ئێستا بەراوردکەین دیارە ڕێژەی هەڵاوسانەکە زۆر جیاوازە بێت ئەگەر بەپێی 1 ساڵی ڕابردوو بێت زیاتر لە 200% ڕێژەی هەڵاوسان بەرز بۆتەوە لە ئێرانە و ئەگەر بەپێی ئەم ساڵی تازەی ئێرانی بێت ساڵی شەمسی نزیک بە 40% نرخەکان بەرز بۆتەوە کە ئەمە کاریگەریی زۆری ژیانی خەڵقا دروست کردووە. بەڵێ کاک محەممەد لەبارەی بەرزبوونەوەی نرخی کاڵا خۆراکیەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان یعنی بەراورد بە ساڵی ڕابردوو نرخی خۆراکەکان تا چەند گران بووە و خەڵک چۆن ڕوبەڕووی ئەو گرانیە بۆتەوە؟ ئەگەر بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردووە دیارە ئەمە پێوانە بکرێت بە دڵنیاییەوە بەشێکیان لە 100% تا لە 300 بەرابەر ئەتوانێت نرخەکان گۆڕابن لە پارێکەوە بۆ ئەم ساڵیان لە ماوەی 1 ساڵی ڕابردووە دیارە بەپێی ئەو کاڵایانەی کە ئێستا وەکو ژیانی سەرەکی خەڵکەوە وەکو خۆراک و پۆشاکۆمانە ئەگەر ئەوانە لە نەزەر بگیرێت بە دڵنیاییەوە ڕێژەی هەڵاوسان لە ناو ئەمانەیە بە پێوەری 1 ساڵ ڕابردوو تاوەکو ئێستا زیاتر لە 100%
بەرز بۆتەوە و لە هەندێک شتیشیانە زیاتر لە 300% بۆ یەکە نرخەکان دیارە زۆر جیاوازە بەنسبەت پارێکەوە بۆ ئەمساڵ و بەو پێیەکە ڕێژەیەکی زۆریش خەڵک بێکارە و داهاتی خەڵک زۆر کەم بۆتەوە ئاستەمێک و قورساییەکی زۆری لە ژیانی خەڵقا بەداخەوە دروست کردووە. بڵێ لەبارەی حکوومەت ئایا حکوومەتی ئێران هیچ هەنگاوێکی ناوە بۆ کۆنتڕۆلکردنی بازار یاخود باشترکردنی بژێوی ژیانی خەڵک بۆ نمونە لەگەڵ گرانی موچەکانیان بۆ زیاد بکات؟ بەداخەوە فاکتەرانی کە بۆتە باعسی هەڵسان شتێک نییە کە لە اختیاری دەوڵەتا بە خێرایی بتوانێت کارێکی بۆ ئەنجام بات. چۆن ئەو فاکتەرانی کە بۆتە باعسی بەرزبوونەوەی نرخەکان یەکەمیان هەڵاوسانی ناوخۆی ئێرانە، دووەمیان ئەو گەماڕوانەیە کە لەسەر ئێرانە و سێهەمیان بەنسبەت خۆراکەکانەوە لە ئاستی جیهانیە بەهۆی شەڕی ئوکراینەوە دیارە ڕێژەیەکی زۆر لە جیهانە نرخی خۆراک بەرز بۆتەوە. ئەمانە هەمووی دەست بە دەستیەکی داوە بە ڕێژەی هەڵاوسانی و ڕێژەی گرانبوونی لە ئێرانە بە ڕێژەیەکی زۆر زیاتر لە وڵاتەکانی کە بەرزتر کردوێتەوە کە هیچ کامێک لەم فاکتەرانە لە دەست دەوڵەتانە نەڕێکەوتنەی ئەتۆمیەکە بە ئاسانی ئەکرێت دەوڵەت ئەنجامی بات و خێرا بازرگانی ئێرانە دروست بێتەوە نا شەڕی ئوکراینە بە دەوڵەت دروستەبێت تەنها ئەو شتانی کە لەناو ئێرانە ئەوەسێ بەداخەوە تەنها قەول و بەڵێنی سیاسی. بەڵێ کاک محەممەد دۆخی ژیانی هاوڵاتیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەراورد بە شارەکانی ئێران چۆنە؟ هیچ جیاوازێکی هەیە لە ڕووی باشی و خراپی؟ بەدڵنیاییەوە ئەو شارە گەورانی کە سەرمایه‌گوزاری زۆرتریان دیارکراوە ڕێژەی بێکاری کەمێک کەمترێکە تۆزێک جیاوازە، بەڵام ئەگەر بین بە شێوەیەکی گشتی بەراوردی بکەین نەخێ بەداخەوە سەراسەری ئێران ئەو ڕێژەیە ئەو ڕێژە لە هەڵاوسان و ئەو ڕێژە لە بێکاری و بێدەرامەدیە دیارە هەروەکوە بینین کە هەر ڕۆژەی دەستەیەک لە کرێکارانی دەوڵەت کارمەندانی دەوڵەت گلەی و گازی خۆیان لە ناو شەقامەکانە دەرەبڕن. ئەمە نیشانەیەکە لە هەمووی ناوچەکانی ئێرانە خەڵک ئاستەنگێکی زۆر ڕوبەڕووی ئاستەنگێکی زۆر بۆتەوە گرانی فشارێکی زۆری خستۆتە سەر ژیانی خەڵک. بەڵام بەو پێیەکە لە هەرێمی کوردستانی ئێران بەداخەوە ڕێژەی بێکاری زۆرترێکە و دیارە بەهۆی کەمی داهاتی خەڵکەوە بەهۆی کەمی وەبەرهێنانەوە لە ناو ئەم ناوچانە تا ئەندازەیەک ئەکرێ بە شێوەیەکی بەرچاو ببینی. زۆر سوپاس محەممەد مەحمودی مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری سوپاس کە لە بانەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمان بوویت لە ڕێگەی سکایپ.